إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. ثم أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. عزیزان و خۆشەویستان و بینەران و بیسەران لە هەر شوێنەکەن، السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. لە زنجیرەیەکی نوێیە، لە زنجیرەیەکا دێنەوە خزمەتتان. ئەمانەوێ جارێکی تر دڵدەکانمانەوە دەست پێ بکەین و بار و کۆچێک پێچینەوە بۆ ئەوەی کە ئەم مەنزڵی دنیاە بەجێبێڵین و بەرەو ئاسمانەکان لە شەقەی باڵبەین و بەرەو بەهەشتی ماڵی ئادەمی باپیرمان بگەڕینەوە. ئەمانەوێت جارێکی تر پێشەوەی بگەینە ئەو بەهەشتە، دڵەکانمان بێ بە بەهەشتانێک و حەز بە خۆشی و لەزەتی دنیا بکەین. ئەمانەوێت لاشەمان لاشەیە بێ، پێناسەیەکی خۆی بدۆزێتەوە لە دنیاە، بزانێ بۆ دروست بووە و لە پێناوی چیا ئەڕەتێ و لە چۆوە هاتەوە بۆ چۆچێ. ئەمانەوێت جارێکی تر خێزانەکانمان خێزانێکی ئاسوودە و بەختەوەر بن. ئەمانەوێت کۆمەڵگاکەمان کۆمەڵگایەکی نمونەیی بێ. بۆ ئەمە بەستەش هەستاین و لە جەنجاڵی شار خۆمان دەرباز کرد و پەنامان بەخوا گرت و هاتین بۆ ئەم ئەشکەوتەی کە ئەصحاب الكهف پێ فەرمێت: وإذ اعتزلتموهم وما يعبدون إلا الله فأووا إلى الكهف ينشر لكم ربكم من رحمته ويهيئ لكم من أمركم مرفقا. پەنابەرن بە ئەشکەوت، بچن پشبن بە ئەشکەوتەکەوە. ينشر لكم ربكم من رحمته، لەو ئەشکەوتە تاریک و تەسکەیە خوای گەورە ڕەحمەتی خۆیتان بۆ فراوانەکات. ئەکرێ بڵێ پەنا بۆ تروسکایی و پەنا بۆ تاریکایی و پەنا بۆ تەسکیبەری، بۆ ئەوەی کە کارەکەت بۆ فراوان بێ. ئێمە هاتوین لەم ئەشکەوتەی کە شوێن قیبلەی پێغەمبەران بووە. موسا پێش ئەوەی کە وەحی بۆ بێ چ ڕۆژ، پێش ئەوەی کە تەوراتی بدرێتێ چ ڕۆژ لەم خەڵوەتەیە بوو، هەتاوەکو توانای گۆڕانکاری و تەحەمولی وەحی خوایی هەبێ. پێغەمبەری ئازیزمان
دایکە عایشە لێ جێڕێتەوە صلی الله عليه وسلم فەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەڵوەتی لا خۆشەویست کرا حەزی لە تەنیایی بوو پێشەوەی کە بێبێ پێغەمبەر شەوانێک لەناو ئەشکەوتی حیرایە ئەمایەوە عیبادەتی تیا کرد اینجا من بەم شەوە تاریکە و لەم شوێنە وەحشەتەیە تێگەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەستی بەچی کردووە تێشەگەم بۆچی حەزی کردو لە شوێنێکی ئاوا ئارامە بێ چۆن بیری لە کۆمەڵگا و لە خەڵکەکەیە کردەوە لە کاتێکا ئێمە خەڵکمان پەنا بۆ ئەوروپا با تاوەکو ژیانی خۆش بێ و ئەچێ بۆ هەندەران ئێمە پەنامان بە ئەشکەوت هێناوە هەتاوەکو ژیانی خەڵکیمان خۆشکەین هەتاوەکو ئەوەی کە خەڵک بەدوایە ئەگەڕێ لە دەرەوە ئێمە لە ناو خۆ بە شێوەیەکی خۆماڵی دەستەبەریکەین ئایا ئەکرێ لەم ئەشکەوتەیە خۆشی و ئاسوودەیی و ڕەحمەت و مەرافیقەکانی ژیان وەیوهەیئ لەکم من ئەمریکم میرفەقا هەموو جومگەکانی ژیانتان بۆ فەراهەم بێ لە ئەشکەوتا بڵێ ئەخر خۆ ئەشکەو هیچی تیان نییە هەرکوزە ئاوێک و پەرداخێکی قوڕین و سەرینێکی کۆن و بەڕێیەکی دراو و چرایەک و خواردن و تێشوویەک و قورئانێکی زەرد و من هیچی تر لەم ئەشکەوتەیان نابینم ئەکرێ ئەم ئەشکەوتە شوێنی و ئاسوودەیە بێ بڵێ هاتین هەوڵماندا تێکۆشاین مرۆڤایەتی ملی گرت بەرەو تەکنۆلۆجیا و بەرەو پێشکەوتن بەڵام هەرگیزا و هەرگیز نەیتوانی ئینسان بەختەوەرکە هەرگیز مواقعی تەواصلی ئیجتیماعی نەیتوانی ئینسانەکان لێک نزیک کاتەوە هەرگیز پارە نەیتوانی ئینسان دڵخۆش کات هەرگیز شەهادەکان نەیانتوانی ئینسانەکان وەکو پێویست زانا بکەن ئەی چۆن بێنە بەرچاوی خۆت خەڵکانێکی ڕوهبان باپیرانی ئێمە کە ویستویانە لە جنجاڵی دنیا دوورکەونەوە هاتوون لە شوێنێکی ئاوایە خەڵوەتیان کردووە الله بێنە بەرچاوی خۆ ئینسانێ بەتەنیا لەناو ئەم ئەشکەوتەیە تەنیا کەشکۆڵێکی پێبێ پریاسکەنانێک و چەندەنکە خورمایەک و تۆزێ ئاو و بێوەد ئا لەرانەیە بەخۆیان بچێتەوە لە ئەخیری شاکە دەرچوو هەسکات ئینسانێکی ترە بەڵام هەسکات هەدەفێکی بەدەستهێناوە ئەمە لە شەهادە و لە کۆلیژ و لە زانکۆکانە بەدەست نایەت بێنە بەرچاوی خۆت ئینسانی ڕۆژگارێ بووە هەموو ژیانی ئاوا بووە سەدەها ساڵ ئینسان هەبووە خەڵوەتی ئالەم شوێنەیە کردو بە تەنیا ژیاوە یا ئەڵڵا بەبێ هیچ شتێک بەبێ ئەوەی لەگەڵ خەڵکا کۆنتاکتی هەبێ بەبێ ئەوەی کە ئینتەرنێتی لەبەردەسا بێ بەبێ ئەوەی کە سەردانی هەبێ بەبێ ئەوەی کە ژن و ماڵ و مناڵی هەبێ بەبێ ئەوەی کە لەزەت لە چێژ و لە خواردنەکانی ژیان و لە جنس و لە خەو و لە ئیسراحەت کات ئێوە دێتە بەرچاوتان کە باپیرانی ئێمە دێوانە و خەلیفە و خەڵوەتگیر و هاتوون لەم شوێنانەیە بوون تەسەوڕەکەن لە ئێمە دڵیان خۆشتر بووێ بەڵێ ئاسوودەییەک ئەوان لە دڵیان نابووە تەمەنێک ئەوان بەڕێیان کردووە مرتاحیەک و ئاسوودەییەک کە ئەوان هەیان بووە ئێمە بە توولی ژیانمان پێ ناگەین لەگەڵ ئەم هەموو تەکنۆلۆجیایە بینی نەخۆشە نەفسیەکانمان زیاد دەکات ئینتحار زیاد دەکات دکتۆرەکانی نەفسی ئەبن بە دکتۆرەکانی ڕەقەمیەک دوای دکتۆرەکانی تەجمیلی جوانکاری ئەبینیت خەستەخانەکانی دەرونی دەرمانەکانی دەرونی بەردەوام زیاد دەکەن
ئەبینن سایکۆسۆماتیکەکان ئەوانەی کە نەخۆشی دەرونیان هەیە و بەجەستە دەرێ بڕن هەر لە زیادبوونان بۆ چونکە دوور کەوتوینێتەوە لەم سروشتە. ئێمە ئەمانەوەی گۆڕانکاری لە مادەیە بکەین، ئەمانەوەی گۆڕانکاری بۆ جەستە بکەین، بەڵام بەداخەوە هەردوواکەبین هەر پاشەکشەی ئەکەین. بیرمان چۆتەوە جارێکی تر بینە ئەم شوێنانە و دەرگاکانمان لێ ببەسرێ چۆن بتوانین ئەم دەرگایانە ئەم بەستەڵەکانە لە خۆمان بکەینەوە. خۆشەویستەکانم، ئەم ئەشکەوتی یەک دەرگای هەیە کە دەرگاکەشی هەڵشنرا بە بەرد و بە بەربەستێک کە لە توانای مرۆڤانە بوو ئیلا ئەبێ ئینسان پەنا بۆ خوا بەرێ هەتاوەکو بربەستەکەی لە بەردەما لابە. ئەها لە پێش ئێمەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت سێ کەس ئەڕۆیشتن باران زۆری بۆ هێنان هەتاوەکو پەنایان بردە بەر ئەشکەوتێک و هەتاوەکو بارانەکە خۆش کاتەوە. تمەسا ئەم لافاوە بەردێکی هێنا و لە بەردەمی ئەشکەوتەکەیە جوان چەقانی و دەمی بربەستەکەی لێگرتن، دەمی ئەشکەوتەکەی لێگرتن کە مەجای دەرچوونیان نەما. لە کاتێکا تێیەقونیان کرد بە مردن و هیچ دەواازەیەکیان نەما بۆ دەرچوون و هیچ جۆرەی ساڵێکیان نەبوو بە خەڵک بڵێن ئێمە لە فلان شوێنە گیرمان خواردووە و هیچ جۆرە ئەدەواتێکیان پێ نەبوو ئەو بەردە گەورەی لە بەردەمی ئەو ئەشکەوتەیە لابڕن. وتیان با هەریەکەمان باسی کردەوەیە بکە کە بۆ خوای کردووە هەتاوەکو خوای گەورە ئەم بربەستەمان لە بەردەما هەڵگرێ. چکە زانیان هیچ شتێک لەویانەیە بەدەمیانەوە نایێت ئیلا کردەوەیەک کە بۆ خوا کرابێ. یەکیاوتی خوایەکیان خۆت ئاگاداریت، من کاتی خۆی دایک و بابکێکی پیرم هەبوو، کۆمەڵێ مناڵی وردیشم هەبوو، هەموو ئێوارەیەک شیرم بۆ دۆشین و پێشەوەی کە بیدەم بە مناڵەکانم ئەمدا بە دایک و باوکم ئێوارەیەکیان تەخیر بووم کە هاتمەوە دایک و باوکم نووسون، شیرەکە بەدەستمەیە و مناڵەکانیشم برسین. ئەبوایە بمدایە بە دایک و باوکم و مناڵەکانیشم بە قاچما هەڵە گەڕان و ئەگریان و داوای شیریانە کرد. منیش دڵم نەهاو دایک و باوکم خەبەر کەمەوە، نەشیویست پێش دایک و باوکم بیدەم بە مناڵەکان. شیرەکەم بەدەستەوە بوو هەتاوەکو نوێژی بەیانی منداڵ بە قاچما هەڵزنی و منیش ئامادە نەبووم بیان دەمێ هەتا دایک و باوکم لێ خۆنەوە. خوایە ئەگەر ئەم کردەوەیم لە بەرخاتی تۆ کردووە ئەوە یەک درزمان لەم ئەشکەوتە بۆ بکەرەوە ئاسمانی لێەوە ببینین. بەرجوڵاو درزێک کەوتە بینی بەرد و ئەشکەوتەکەوە و تەنها ئاسمانیان لێەوە دیار بوو. دۆمیانتی خوایە من کاتی خۆی ئامۆزایەکەم هەبوو زۆرم خۆشەویست، داوای پارەی لێکردم 100 دینار. منیش لە مقابلە وتمە بێت دایان پیسیم لەگەڵا بکەیت. ئەویش ڕازی بوو لەبەر ناچاری. لە کاتێکا لە بینی هەردوو قاچیا دانیشتم وەکو پێوە پیاو چۆن لەگەڵ خێزانەکە یاکۆوە بێتەوە. پێیوتم لەخوا بترسە، ئەڵقەکە بە غەیری حەقی خۆی نەبێ مەیکەرەوە. منیش ئەو ئافرەتە خۆشەویستترین کەس بوو لە ژیانما. هەموو تەمەنیشم بە دوای ئەو ساتەیە ئاگەڕام، بەڵام لەسەری هەستام و وازم هێنا خوایە ئەگەر ئەمە من بەر تۆ کردووە ئەوە ئەم بەردەمان لێ دوورخەرەوە. بەردەکە دوورکەوتەوە بەڵام مەجای دەرچوون نەبوو. سێمیان فەرمی خوایە
من سەپانێکم هەبوو کرێکاری بۆ کردم ئێوارە دای پارەکەی کردامێ پێی کەم بوو پێی نامەوێت بۆ خۆت ئەویش هەڵگرە بۆ خۆت منیش پارەکەم بۆ هەڵگرت و کۆم کردەوە و دامنا هەتاوەکو کردم بە زەرعات و کردم بە مانگا و شوانم بۆ گرت و گەورە بوون پیاوەکە ناچار بوو هات بەلام وتی خێرتەگا پارەیەکی کۆنم لات ئەگەر بمەیتێ زۆر پێویستم پێیەتی تم بڕۆ ئەو وڵاخانە هەمووی هیچ جەنابتن تیگاڵتم پێەکەی پارەکەی خۆم بەرێ با بڕۆم وتم بەخوا بەڕاستمە بڕۆ بە شوانەکەشەوە بیبە خوایە ئەگەر ئەو کارم لەبەر تۆ کردووە ئەوە دەرگای ئەم ئەشکەوتەمان لەسەرکەیتەوە دەرگایان لەسەر کرایە و هاتنە دەرەوە ئێمەش زۆر جاگلی لە بەختی خۆمانەکەین ئەم وڵاتە چانابێ ئەم وڵاتە مشکلەی هەیە پێویستە کات گۆڕانکاری بکەین پێویستە کات خۆمان چاکەین ئەو خەڵک بۆ هاکا بەڵام کەس بیل لە خۆی ناکاتەوە ئەی بۆ من خۆم چانەکەم کەواتە گۆڕانکاریەکە ئەبێ لە دڵەوە دەست پێ بکات إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم خوای گەورە کەسێک دڵێک کۆمەڵگایە چاناکە هەتا ئەوەی لە ناخی خۆیانەیە چاکی نەکەن بۆیە خۆشەویستەکانم با بەس بێ گلەی لە بەختی خۆمان کەین با بەس بێ گلەی لە کۆمەڵگا و لە دەوروبەری خۆمان کەین با بەس بێ قسەکانمان هەر بۆ خەڵک بێ و لە خۆمانە جێبەجێ نەبێت با یەک سات دانیشین یەک سات زۆر نا ئەم بیشەوە لە چەند خولەکێکە لە خزمەتتانە خەڵوەتێ بکێشین بۆ ئەوەی کە بزانین چیمان لە دەستچووە بە دوای چی ئەگەڕێین چیمان لێ قەوماوە بۆ هەڕائەکەین و هەر نایگەێنێ یەک سات لە ساڵێکە جێ ئەوە نییە بزانین وچانێ بین و وێستگەیە ئامادەکەین بۆ ئەوەی کە بزانین لە ماوەی ئەم چەند ساڵی تەمەنا چیمان کردووە و بۆ لەمە دوات چی بکەین بۆ ئەوەی کە جارێکی تر تعمیری سەقف و دیوار و ئەرزیەت و ئەم خاکە بکەین بۆ ئەوەی کە جارێکی تر ئاوەدانی بەدڵ و دەروونەکانمان بین پێش ئەوەی کە دەست بەرین بۆ دەوروبەرمان لە خۆمانەوە دەست پێ بکەین بڵین ذلك أن لم يكن ربك مغيرا نعمة أنعمها على عبد حتى يغيروا ما بأنفسهم با گۆڕانکاریەکان لێرە دەست پێ بکات بەهەسکینم پەیامە هاتووە چۆن سەحابە و چۆن نەوەکانی دوایی گۆڕی ئەکرێ ئێمەش بگۆڕێ چۆن ئەوانی لە شوانی مەڕەکانەوە هێنا کردی بە شوانی ئومەتان هەمان پەیام لە توانایدا هەیە ئەم گۆڕانکاریە لە ئێمە شات دروستکات چەندێ دووریشکەوینەوە ئەو نەسەرگەردانترە بین بەیەجێ خۆیەتی ساتێ بۆستین و لەم گەشتی بەهەشتەیە زنجیرەیە بپچڕین بۆ خۆمان نایی بنین خەڵوەت لەگەڵمان بن تاوەکو بزانین لەم خەڵوەتەیە چیە گوزەرێ السلام عليكم ورحمة الله وبركاته